به هەلکەفتا 42 ساڵیە دامەزراندنا ئێکەتیێ نیشتیمانیا کوردستانê û 41 ساڵیە داگیرساندنا şoraşaniya Kurdî بارگه کوتن رخصنا آکرێ و کومیتا آشتیا دەوروبەر بە بەرهەویە بەرپرسێن حزبی و دووست و لانگەین ئێکەتی ڕێو رەسمێن پێشوازیکردنێ بڕێوە چۆن ji بووی پیرۆزباییکردن لە خەبات و قوربانیدانا ئێکەتی دەڤەردارێ ئاکرێ و ڕێڤەبەرن سەرجەم دام و دەستگەهێن میری و ئێمناهی و مامۆستایên ئاینی و کەساتیên دەڤەرێ و پارتên سیاسی سەردانا بارەگەهێن ئێکەتی نیشتیمانی کوردستان کردن و هێویە سەرکەفتن و بەردەوامیە بووستن کادرên ئێکەتی نیشتیمانی کوردستان jî bi vê helkeftê pîrozbahiyên xwe arasteyî sercem xelkê Kurdistanê kirin û hêvî xwastin ev yada damezrandina êketiyê bibîte hevêna çareserkirina hemû qeyranên herêma Kurdistanê. بەبوونەی 42 ساڵی دامەزراندنی ئێکەتی نیشتیمانی کوردستان گەرمترین پیرۆزبایی ئاراستەی بنەماڵەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانەکەین و پیرۆزبایی لە هەموو ئەندام و دۆست و لایەنگرانی ئێکەتی نیشتیمانی کوردستانەکەین لە هەر جێیەک بن. ئومێدەوارین ئەم بۆنێ ببێتە هاندەرە گۆلێک نزیکبوونەوەی لایەنە سیاسەکان و چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ یادی 42 ساڵی چاریادی دامەزراندنی ئێکەتی نیشتیمانی کوردستان یەکەمینیان لە جەنای بەڕێز مامزرال پیرۆزەکەن هەروەها سەرجەم کادر و ئەندام و لایەنگر و دڵسۆزان و هاودارانی ئێکەتی نیشتیمانی کوردستان پیرۆزەکەن و ئینشاڵڵا لەم ساڵدا دەتوانین هەموو ئەم ساڵ کە ساڵیای دامەزراندنی ببیتە کلیلی چارەسەری هەموو کێشانەی کە بەرەو هەرێمی کوردستانیان گرتووە. به هەلکەفتە ساڵڤەگەرە دامەزراندنا ئێکەتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی و گەرم سەرجەم دوست و ئەندام و لایەنگەرین ئێکەتی نیشتیمانی کوردستان دیکەم. ئێکەتیە نیشتیمانیا کوردستانê وەک hêzeka serbazî siyasî neteweyî cemawerî piştî roxana şoreşa Eylûlê wek hîviyek li bê hîvîbûnê hate gorepana siyasî û berdewamîda xebata xwe ta gehiştiye ser heldan û perleman û hikûmet û ser û kumarê Iraqê.